سڵاو خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری دەروون و دیاردە لەسەر دیاردەیەکی نەشیاوی تری کۆمەڵگە قساکەین. بەداخەوە لە کوردستاندا ئەو کەسانی کە بە فیعلی ئازاری مرۆڤێن، ئەو کەسانی کە با بڵێن مرۆڤ کوژن، ئەو کەسانی کە دەست بۆ جیرفانی خەڵکە بن، ئەو کەسانی کە بە ئاشکرا یاری بە بەرژەوەندەکانی هاوڵاتیانەکەن لەم هەرێمە کۆمەڵگە بەگشتی بەداخەوە کەواڵم بە چاوێکی کەمەوە سەیریان ناکە. بەڵام بەداخەوە یەک دنیا ئیدیۆم و یەک دنیا وشە هەیە کە لەم کۆمەڵگەیە ڕوبەڕووی ئەو بەڕێزانە بێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ئایا بە زیگماگی بێ یا بە ڕووداوێک بێ بەشێک لە جەستایان لەدەسێن. کابرا قاچی لەدەسەیە لە جیاتی ڕێزی لێ بگیرێ و زیاتر لە مرۆڤێک سەیری بکرێت لە کوردستانە پێ و ترێ شەلە ببوورەواڵم لە بەرەوەی کە ئەمێ وەکو خۆی ئەم قسانە بگەێنم، ئەمێ وەکو خۆی ئەم قسانە ڕوبەڕووی ئەو خەڵکانە بکەمەوە کە ئازاری ڕۆحی ئەو بەڕێزانیان کە ئەو ڕووداوانیان بەسەراتەوە. کابرا نابیستێ پێڵێن کەڕە، کابرا نابینایە پێڵێن کوێرە، بەداخەوە بۆیە دەروون و دیاردەی ئەم جارە لەسەر و بابەتە قساکەین هەم لە دیوە حکوومیەکەیەوە کە حکومەت چی کردووە بۆ ئەم بەڕێزانە و ئەگەر حکومەتیش خەوی لێکەوتۆ لە ئاستی داواکارەکانی ئەم بەڕێزانەیە، ئەی هاوڵاتیە بەسیتەکە، ئەی هاوڵاتیە سادەکان، ئەی ئێمە بۆچی دووبارە ڕۆژانە ئازیەتیانینەوە. خۆشحاڵ بووم بە میوانناری کۆمەڵێک کەمەندامی بەڕێز ببوورە لە زاری خۆیانەوە، پیان خۆش بوو کە ئەم ناوەهی ئەوانە. کاکسامان حسێن لێپرسایی گشتیە چێتی کەمەندامان، کاکسامان بەخێربێی، زۆر سپاس. کاک عومەر گوڵپی بەرەوبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی لە سلەیمانی، جنابیشە بەخێربێی. خاتونە لیان جەمال توێژەری دەرونی، زاهیری کەریمەڕەش لەم بەرنامەیە هەمووکو کەسایەتی لەگەڵمانە هەمووکو سەرمایەدارێک کە بەڕاستی جێدەسی دیارە لەو خزمەتانی کە لە ئاستی و لە ئاستی جیرفانی خۆی کردوێتی بەم بەڕێزانە و بە هاوڵاتیانی شاری سلەیمانی بەتایبەت. دووبارە بەخێربێی کاک زاهیر. بەر لەوەی دەستکەین بە بەرنامەکە ڕەنگەوە هەر بەرنامەیەکی تر کە لە ڕابردووە کردومانە کاتێک کە پۆستەکەم لەسەر ئەم بەرنامەیە بەشێکی زۆری خەڵگەڵێن بابامەکەی بابەتەوەکەی ئەمە مۆزوعات. ئەم خەڵکەی کوردستان پێی وایە ئێمە هەر بێ لەسەر دیوی ئابووری ئەم وڵاتە قسە بکەین، هەر ئەبێ لەسەر ئەو دیوانە قسە بکەین کە دەیان میدیاوەکو چەکوش سەری خەڵکی پێشکێن و هیچیش ناگۆڕێت. ئێمە پێمان وایە ئەتوانین بەم دیاردە بوردانە بە دەستپێکردن و چاکردنی کۆمەڵگە لەم ئاستا بچووکانەوە بۆ ئاستی سەرەوە گۆڕانکاری گەورە دروستکەین. بابینەری پاکێجێکی کورتمان دروست کردووە لەسەر بەڕێزێکی نابینا کە بابزانین لە کوردستانە لەم کۆمەڵگەی کە خۆمان زۆر بە بەخشندا زانین چۆنی ماوەڵیان لەگەڵاکەین. فەرمووی. بۆچی پەڕێنی تۆ؟ وڵی خێرە بینی مەحافزە پشتمی بڕنمەوە دەست خۆش سەرچاو هەست بە چیەکی کاتی هاوکاری کەسێک دەکەی کە خاون کە دەویستای بەت بێت؟ وڵی ئەوە سەرشانی خۆمە. ئەو نابینایە لەو بەرەوە بوو بۆچی نەمپەڕان؟ نەمدید وەڵا نەمدید بە تەنیشتا تێپەڕی نەمدیتە بۆ هاوکاریتانە نەمابینی چ بگەڕێمەوە ئێستا نەمانیت هاوکاری بکەین پشتی لێمە بوو نەمان ئێستا دیتمان ئێستا دەتانی زای ئەو برادەرە چ دەکات؟ بۆچی هاوکاری بکرد؟ وەڵا تەماشا دەکەم نابینایەکە و پێویستی بە یارمەتی وەرەوەندەیە. ئەی چیڵی بۆ کەسانی کە هاوکاری ناکەن بۆ نێستەمە لێرە دەوری 20 ڕاوەستاوین کەس نەبووی ڕادەوەستێت و کەس بە تەنیشتارە دەبێت هاوکاری ناکەن.
ئەوەش دەگەێتەوە سەر ئینسیانەتی ئەو شخصی خودی خۆی تا چەند هاوکار و هەتا چەند ئینسانیەتە ئەی هەست بە چیەکی کاتی هاوکاری طبعاً شتی خۆش دەبێت خۆش دەکات دڵخۆشی ئەمە دەستخۆش کاک سامان دووبارە بەخێربی پێم وا بێت من بەر لەوەی هەر میوانێک بێتە بەرنامەکەمەوە تۆزێک ریسێرچەکەم لەسەر چاپێکوتنەکانی پێشووتری توێکێکی لەو کەسانەی دەسێ لە حکومەت شتووە بۆ دابینکردنی داوا مافەڕەوەکانی خۆتان ئەو ڤیددیوێ شەبینی ینی بەداخەوە سیرەکەی خەڵک لە وڵاتاڵی بە سارەکەەوە لەدایک بووە ینی 5 دقە نابینایە گەوەستێ نوکەیستۆپێکی بۆ ناکا دەبێت کەسێکی چاوساقی پەڕێن پێش حکومەت قسە چییە بۆ هاوڵاتیانی خۆمان بۆ کە سوکاری خۆت بۆ کە سوکاری من بۆ ئەو هاوڵاتانی کە لەم وڵاتە هەمومان بە یەک زمان قسان سپاس کار دەروون دیارە منەوە ناڵم کەمەندامی یا کەمەندان بوون حاڵەتێکی وەستاو نییە هەموو کەسێک معارەزە لە ژیانی خۆیان ڕۆژێک لە ڕۆژان ئەو ئازارە بچێژێت و تووشی کەمەندان بوون بێت ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە بەم تەمەنە کورتەی خۆمانەوە زۆر سەرکردە و کەسایەتی سیاسی گەورەمان بینی کەوتە سەر کورسی کەمەندامی دواتر کورسی کەمەندامیەکە فریای کەوت ئەو خەڵکانی کە ڕێز لە کەمەندامانەگرن ئەوە ئەو پەڕی ترۆپی هەستی مرۆڤایەتی لەو ئینسانەیە کەتیاتی ئەو کەسانەشی کە خۆیانی لێ جێلەکەن نەک بۆەوەی کە نایبینن نەک بۆی کە ئاگامان لێنێ بەڵکو خۆی جێلکردنە لە بوونی کەمەندامێک لە شەقامێک لە شوێنێک لە پەڕینەوەیەک بۆ هاوکاریکردنی ئەوە ئینسانەتی ئەو خەڵکانەی تر وەکو ئەم حکوومەتەوە هیچ ئینسانەتێکی تیانە داشۆراوە لە هەموو بنەما ئینسانیەکان لە هەموو ئەو شتە جوانانەی کە ئینسان پێی خۆی پێجوانەکە بەڕاستی جوانبوونی ئینسان لە بەرکردنی قاتێک و بۆنێکی خۆش و سوراوێک و جووتێ قۆنەرەی جوانانیە جوانبوونی ئینسان لەو هەستایەتی کە لە لەحزەیەکە خەڵگەی بینێت ئەو کەسەی کە ئەو نابینایی پەڕانەوە قەت تەسەوری ناکە ڕۆژێ لە ڕۆژان لە کەناڵێکا دەرکەوێت هەر بۆشی نەکردووە چکان نەیبینیوە بەڵام ئەمە شتێکی ناسک و جوانە لەو شخصەیە کە ناتوانێت بیشارێتەوە هەیەی و ئەبێ خەڵک بیبینێ بە ئەمە ئەوە ئەگەینە بەڕاستی تر تۆتە لەسەر کۆمەڵگا دواتری ژێن باش دوای نسەرەوە کاک عومەر با هەروە بەڕیز پیابین تۆکم مدیر عامێک و بەڕێوەبەرێکی گشتی ینی دۆخی حقیقەتی دۆخی کەمەندامان لەم وڵاتە چۆن چۆنیە بەڵێ بەنای خۆی بەخشندەی مێرەوان سپاس بۆ بەرنامەکە تو بەخێرهاتنی هەموو لایەکەکەم بەڕاستی دۆخێکی زۆر خراپە و ئەوەی بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان کەمەندامانەکرێت لەلایەن حکوومەتەوە ڕێژەیەکی زۆر کەمی ئەوەیە کە ئەوێ بیکە و ئەوەشی کۆمەڵگا بێ لە ئینسانی خاوەن پێداویستی تایبەت تێبکە کەمترینیەتی یعنی ئێستا گەرگوێت لێبێەوە بەڕێزە مەسەلەن ڕاستە هاوکێشەی خیر هاوکێشەیەکی زۆر جوانە و پیرۆزە ئاینهانمانەدا و بەرزمانەکاتەوە بۆ ئەوی بگەینە ئاستی ئینسان بەڵام هێشتا ئەو ئەرکانی کە بەرامبەر خاوەن پێداویستێکی تایبەت جێبەجێەکەین ناچێتە هاوکێشەی خێر و ئەو هاوکێشەیەوە بەڵکو ئەکەوێتە هاوکێشەی ئەرکێکەوە کە من بەرامبەر نابینایەک هەمە بەرامبەر کەسێک کە لەسەر عەرەبانەیە هەمە بەرامبەر نابیستێک هەمە بەرامبەر منداڵێکی ئۆتیزم هەمە بۆیە لە هەردوو لایەنەوە چ دامەزراوەکان و حکوومەت بەتایبەت لە ئاستی قەرارە بەداخەوە ئێمە ئەوانەی کە لە ئاستی قەراران لە هەموو ئاستەکانی هەم ئەنجومەنی وەزیران هەم وەزارەتەکان هێشتا وەکو پێویست لە ئینسانی خاوەن پێداویستی تایبەت تێنەگەشتوون بۆ لەبەر زۆر هۆکار نازانم بۆ بەڵام کۆمەڵگەی ئێمە بەڕاستی کۆمەڵگەیەکی لە دوایە تا ئێستا ژێمە چاومان لەوەیە کە بۆ نمونە پێوەرمان بۆ پێشکەوتن ئەوەیە کە شەقامەکانمان فراوان و بیناکانمان بەرز بن ئەمە شتێکی باشە بۆ خۆی کە لە ڕووی مادیەوە ژیانی ئێمە پێشکەوتوو بێ بەڵام لە ڕاستیە کاتێکە بینین ئەوروپا پێوترێ شوێنی ئینسان یا هێندێ وڵاتی ئەوروپی بە پێشکەوتوی ئەزانین لەو ڕوانگەیەوە کە ئینسان قیمەتی هەیە لەوێ ئینسان نەک ئەو کاتێک کە دەستی هەیە و قاچی هەیە و چاوی ساغە توانێت ئیشکا بەڵکو ئەو کاتێک کە هەردوو قاچی لە دەستدا و لەسەر عەرەبانەیەکە بەڵکو ئەو کاتێک کە لە ڕووی دەرونیەوە کێشەی هەیە بەڵکو ئەو کاتێک کە لە ڕووی ژیریەوە ئێمە بەداخەوە بەپی تەجروبەی جەنابە بەپی ئیشەکەشە ینی ئەم احتراما کە تۆ واڵین بەڵام نەمێ زۆر بە زمانێکی ڕوون و سادە قسە بکەین تۆتە ئینسان لە دەروەی کوردستان لە ڕۆژ ئاوا قیمەتی هەیە یعنی بە جۆرێک لە جۆرەکان ئینسانی لە کوردستان هەم ئینسامی
هەم ئینسانی کەمەندام هەم ئینسانی با بڵین ساغ و سەلیم بە جۆرەکان قیمەتی وەکو پێویست نییە. ئەمە پشکەکەی چەنی بەر حکومەت کەوتووە چەنی بەر خەڵق خۆی کەوتووە. لە بنەمایە زۆرینەی بەر حکومەتەکەوێت چونکە حکومە دەبێت لە ئاستی پلانە لە هەموو سێکتەرەکان لە هەموو بوارە جیاوازەکان ئیشکە بۆ ئەوەی کە ڕۆشنبیری خەڵکیش بگۆڕێتەنانە دووشیاری خەڵک بگۆڕێت. ڕاستە بە تەنهارکی حکومت نییە ڕێکخراوەکان و میدیا و ئەم قسانی تۆ لەم بەرنمەیەکی قەت بە حکمی شەکەت کە ینی هیچ کات گەیاندوتە بە سەر و خۆتەوە بە دڵنیاییەوە لە دەیان دیدار لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت بەداخەوە من کاوە ئەڵێم یەکەمیان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە بەشێکی گەورەی ئەم ئەرکەی لەسەر شانە بەرامبەر خاوەن پێداویستیە تایبەتەکان بەڕاستی وەزارەتێکی کەم تەرخەمە و زۆرینەی ئەوانەی قرارەدەن لە وەزارەتی کارە هێشتا لە ئینسانی خاوەن پێداویستی تایبەت تێنەگەشتون لە خواستەکانی تێنەگەیشتون لەو ئەرکانە تێنەگەیشتون کە ئەبێ بەرامبەریان هەبێ و زۆر بیرکردنەوەیکی بچووک هەیە لای حکومەت و لای کۆمەڵگا کە خاوەن پێداویستی تایبەت ئەبێت ببێتە خاوەنی 150,000 لە ڕاستی ئەمە کەمترینە ئەمە بێبەهاترینە ئەمە نرخی نییە. کاک سامان بۆ پێکەنی عفو مەبەستم پێکەنینەکە ئەزانم مەبەستە قسەکە من خۆم کە سەرۆکی ڕێکخراوێکم عفو مامۆستا لە قاوشێکا بووم لە وەزارەتی کار مدیر عامەکە بەرەو ڕووماتۆ ئەوە علاساس یعنی منی نەبیرۆ سەری ئەو لای کردووە و بۆی بە من نەڵێ چۆنی تۆ ئەسڵەن تۆ چی تا من بڵێت تۆ خۆ ئەو ئەگەر لە لەحزەیەکە ڕووی نەیە لەگەڵ منە چاک و چۆنیە بکە چۆن ئەبێ ئەمە نیەتێکی خێری هەبێ خزمەت بە وڵاتێ بکە. کاک دەروون ئێمە بەپێی یاسا شتی باشمان هەیە یاسایەکمان هەیە یاسای ماف و ئیمتیازی خاوەن پێداویستی تایبەت 22 ساڵی 2011 کە ئەرکی وەزارەتی کاری تایە وەزاری تەندروستی تایە پەروەردەی تایە شارەوانی تایە زۆرینەی سێکتەرەکان ئەرکیان تایە هەیە بەداخەوە کەمترین بڕگەی جێبەجێ کراوە کە لە ئاستی پێویستانیە و لە ئاستی خواستانیە ئەمەی کە ئێڵێم لەسەر وەزارەتی کار لەبەرەوەی من خۆم لەوێ بەڕێوەبەری گشتیم لە ڕاستی ئابێ وەزارەتی کار پارێزەری ئینسانی خاوەن پێداویستی تایبەت بێ هەژار بێ نەبوو وەکو پێویست و لەگەڵ ئەوەشە ئەبێ حکوومەتیش لە ئاستی قەرارە بودجەی پێویست تەرخان کا بۆ وەزارەتی کار بۆەوەی بەم ئەرکانەی لەسەر شانیەتی هەستێ لەگەڵیشا وەزارەتی تەندروستی وەزارەتی شارەوانی وەزارەتی پەروەردە و تێگەیشتن لە وەزارەتی پەروەردە بۆ ئینسانی خاوەن پێداویستی تایبەتەوەی ئەسڵەن ئەوان وەک وەزارەتی پەروەردە ئەرکێکیان بەرامبەر خاوەن پێداویستی تایبەت نییە لە کاتێکە کە ئەرکێکی گەورەی وەزارەتی پەروەردە فراهەمکردنی خوێندنە پەروەردەیە بۆ منداڵی خاوەن پێداویستی تایبەت لە هەموو قۆناغەکانە. دەستخۆش من لێرەوە بەردەوەی چمە لای لەنیاخان بە جنابی سەرۆکی حکومەت هەڵێم ئەگەر بینەری بەرنامەکە بیت گوێکە لە قسەی کاک ئۆمەر گوڵپی بێکە جنابی بەڕێوەبەری گشتیە و کاک سامان بەڕاستی لانی کەمەوە بە ڕێزانی کە ینی چای خوشێنەوە بۆ بە ڕێزانی کە پۆستی باڵیان هەیە لە وەزارەتە بۆی کە حاڵەکە لەمە خراپتر نەبێت لە نیاخان جنابی شە بەخێر بی ئەتێ چی بڵێ پێشوی من پرسیار بکەم گوێت لە ئەم دوو بەڕێزە بوو پێشتر لە ژوورۆی گوێت نەم بەڕێزانە بۆ تێ چی بڵێ وەکو دەروون ناسێت بەڕاستی من لە اختصاسەکەی خۆمەوانێ ئەوەی هەستی پێەکەم ئەزانم کە لە MBA و ژینگەی ئێمەیە جگەلەوەی کە خاوەن پێداویستی تایبەت پێداویستیە سەرەتاییەکانی ژیانی بۆ دابی دەکراوە بە هیچ جۆرەکیش گرنگی نادرێت بە پێداویستیە سایکۆلۆژی و دەرونەکانی خاوەن پێداویستی تایبەت و ئەو خێزانانش کە لە پشتی کەسانەکەن کە خاوەن پێداویستی تایبەتن چکە بەڕاستی ئیشکردن لەسەر توانە وزەی ئەوان و لەسەر دەرونی ئەوان و لەسەر سایکۆلۆژەتی ئەوان خێزانەکانیشان کە بتوانن بمنە هاوکارێکی باش بۆ ئەندامێکی خێزانەکەیان زۆ گرنگە ئەتوانم بڵێم لە پێویستیەکانە لای ئێمە ئەوەرنێس یان ئەتوان بڵێم هۆشیاری پێدان لەسەر ئەوەی کە چۆن بتوانانی مۆتیڤیت بی پاڵنەربی دافعبی بۆی ئەو کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە ڕاستە لە ڕێک لە جەستەوە یان لە ڕووی کەمی ئەندامێکیوانێ نەقسێکی هەیە بەڵام ئەتوانم بڵێم تاالنتێکیشی هەیە بەهرەیەکیشی هەیە ئەگەر بیدۆزیتەوە پەرەی پێبێ ئەتوانێت ئەمیش کەسێکی داهێنەر بێت وەکۆی کە لە هەموو بی ئەو ژینگەکانی خەیاڵا قسە نەکەین تۆ جەنابە بە کوردی قساکەیت و لە کوردستانە ینی لە کوردستان بە هەنگاوە سەرەتایەکان چییە کە بینین کە بەداخۆ باسی ئێمە تازە بە تازە ساڵی 2010 کاک سامان تازە بە تازە باسێنگای سەرەتاییەکەین بەڵامی تر دۆخەکە وایە هەنگاوە سەرەتایەکان چییە بۆ عیلاجکردنی ئەم حاڵەتانە بۆ جوانکردنەوە و دووبارە ژیانێکی تەندروستانە بەم بەڕێزانە
بەڕاستی کاک دەروون تا کەسێک هەنێک پێداویستی مادی ماتریاڵی هەبێت کە ئاسان نتوانێت بڕوا بۆ شوێنێک بڕات بۆ دایرەیەک بڕوا بۆ جێگەیەک بڕوا بۆ شوێنی خوێندنەکەی بڕوا بۆ شوێنی کارەکەی چۆن بتوانێت ئیش لەسەر ئەوە بکەیت کە سایکۆلۆژیان خەفەت نەخوات تووشی خەمۆکی نەبێت تووشی نیگەرانی و سترێس دەبێت تووشی تووڕەبوون نەبێت ینی تووشی کۆمەڵک حاڵەتی نەفسی نەبێت کە ئەو لە جگەی خۆیەوە هەست بە نەقص بکات لەوەی کە ناتوانێت ئەم پێداویستە سەرکانە بەدەستێنە بۆچوونی جەنابۆکو دەروناسێک تا ئێستا ینی ئەو هەنگاوە سەرەتایانە نەنراوە لە کوردستانە ئێمە ئەیبینین کە بەڕاستی ئەوان لە ڕووی مادیەوە خۆشیان و خێزانەکانیشیان ئەناڵێنن بەدەستەوەی کە ناتوانن مناڵەکانیان بنێرن بۆ سنتەری ڕاهێنان مناڵمان هەیە شەلەلە ئەینێری بۆ سنتەری ڕاهێنانەکە بۆی باش ببێت لە ڕووی جستەیەوە بەڵام خێزانەکەی پارەی نییە کەم مناڵە بەرێ بۆ سنتەری ڕاهێنانەکە فیزیکی جستەی ئەو بەرە باش بووم بڕات ئەی چۆن خەفەت ناخوات چۆن هەست بە نەقص ناکات چۆن بێتاقەت دەبێت دەست خۆشکاک زای جەناب بەخێر بێ دووبارە ڕەنگە بینەران ئەگەر سەیرێکی بکەن و جەناب ببناسن تۆزێک دووربی لەم بابەتەوە بەڵام ئێمە بەداخەوە کۆمەڵێک نمونەی ناشرینەوان پیشان کۆمەڵێک هاوڵاتی ئەتوانم بڵێم بێ ئاگا لە دۆخی ئەم بەڕێزانەمان پیشان ناکە ئەسڵەن حوسڵی ئەویان نییە نابینایەک پەڕێنەوە بەڵام ئێمە جەناب دۆکو نمونەیەکی جوان هەمووکو سەرمایه‌دارێک هەمووکو پیاوێکی ئەم شارە کە هیواداری نمونەی جەنابە زۆر بێ و ئەچیدیش خەڵکانی وەکو جەنابە زۆرە یعنی بالەوە دەست پێ بکەم تۆ بۆ جیرفانە متەوازعی خۆتەوە بەو سەرمایە متەوازعی خۆتەوە کە ئەگەر مقارنەیەکی بە سەرمایهی حکوومەت زۆر فەرقی هەیە توانیتە کۆمەڵی ئیش بکەیت توانیتە کۆمەڵی ئیش بۆ ئەم بەڕێزانە بکەیت قسەی تۆ چییە هەم بۆ سەرمایه‌دارەکانی هاوڕێت هەم بۆ حکوومەتیش کاک دەروون من سپاس دەکەم هەمیشە تۆ لە وتوێژە خۆش و زمانە شێرینەکە تا لە دەرونی منە دە لە دەوەرگرتوە زۆر سپاس بەزەستا فەرمووت کە خەڵک ئەو بینێ تۆ دووری لەمانەوە نە ئێمە کەسمان دوور نین تۆزێ لەمەوە پێش لە دانیشتێکی ژوورەوە لە دەمەتەقەیەکە لە خزمەت کاکسامان و کاکعمەر و لە ناخانە باسی ئەوەمە کرد مت خەڵک کە باسی کەم ئەندامەکە نابێ وا باسیکە کە ئەمە خەڵکی ئەستێرەیەکی هەڵبەتە من باسی کەشەکەم کردیانی کەشێکە کە ئێمە کەشێکمان دروست کردو کە خۆ بەداخەوەنیش هاوڕان بەگەڵ تۆ ڕێک ئەو جوابە شمیز کە تۆ یاتمەوە ینی بەداخەوە کاتێک کە ناڕزایی ئەم بەڕێزانە بینی کە کاتێک کە ناڕزایی ئەم خەڵکانە بینی ڕەنگە بەنسبێکی زۆر کەم کاکسامان خەڵکێکی ساغ و سەلیمتان لەگەڵا بێ کاتێک کە نەڕزایەتەکانتانە بینین لە بەردەمی بینای وەزارەتێکا لە بەردەمی پەرلەمانە سیرەکەی هەر خۆ بەخۆی خۆتانن هەر من بەشێکی زۆری ئەم بەڕێزانم لە میدیاکانەوە بینیوە هەر ئەمەە نەمبیستوە مەسەلە نەمبینیوە دە مامۆسای زانکۆتان لەگەڵا بێ نەمبینیوە دە پەرلەمانتارتان لەگەڵا بێ نەمبینیوە ئێمە لەگەڵ ئەوە نابووین بەڵام ئێوە لەگەڵ ئەوە نابوون ڕاستە هەڵبەتە بۆیە ئەم قسەم کرد بۆی کە وەکو خۆی بیگەینین ئەجینا من نەزانم جەنابەت کە چەند نزیک باسم لە حاڵەتی کەم ئەندامی و ساغ ئەندامی ڕاستە ئێمە کەسمان دوور نین لەوانەوەن خەڵکی ئەستێرەیەکی کەنین من بە ساغی هاتووم بۆ خزمەتان بۆ ئەم جێگایە بۆ ئەم بەیەکگەیشتە بەڵام ڕەنگە بە ساغی نەگەم و ماڵی خۆڕاست ئەبێ هەموو لەبەر چاومان داینێن کەم ئەندامی بوون حاڵەتێکی شاز نییە یافیەیەک نین ڕەنگکرابێتن هەرە بێ ئەوان کەم ئەندام بن من تا ئەمڕۆم بە ساغ ئەندامی هێناوە ڕەنگە سبەی نێوانە بن من ئەمڕۆ چاوەکان مەبینێ ڕەنگە سبێنێ بەهۆی کارەساتێکە و بەهۆی نەخۆشیەکە و بەهۆی حاڵێکی تەندروستیەوە منیش یەکێکم لە عزاکانی کۆمەڵەی ڕۆشنە لای مامۆستا عوسمان نابینام لەبەرەوە ئەم حاڵەتانە خەڵک با بە غەریبی نەیبینێم و ئێمە هەمومان مەفروض وایە تاوکەری یەک بین و ئەمڕۆ کە من جەستەم ساغە با هاوکاری کەسێک بم کە کەلێنێک هەیە لە ژیانێ بەهۆی کەم ئەندامیەوە من ڕەنگە جارێکی کەش وتبێتم بەڵام وتەکە ئەوە پیرۆزە قابلی دووبارەکردنەوەیە با کە من ساغ ئەندام بم زۆر تەبانە بم بە لەش و جەستەی ساغمەوە شکامە مڵکێکی تاسەر نییە بەڵام کە تووشی کەم ئەندامیش بووم با زوو چۆک دامەدێ من لەوانێ بەشێکی بچوو پارچەیەک لەشم نقصانە و کەم ئەندامە بەڵام دەها و سەدەها پارچەی کە هەیە کە چالاکە و ئیشەکە و شوێنی حەسەد و چاوتێبڕینی خەڵکە لەم بۆنەیە پیرەمێردی نەمر ئەفەرمێت لە بەیتێکە ئەڵێ کەماڵە هەبوو زۆر خۆ بامەدە کەماڵە نەبوو زوو چۆک دامەدە مەبەستی پیرەمێردی نەمر تەنها لە ماڵ و سامان و پارەیەکی گیرفانی نییە زۆر جار
توانای جەسەدی و ساغی لەشی ئینسان ڕاست بەشێکە لەو ماڵە لە بەرەوە ڕاست. نە بە ساغی و زۆر بنازە چی بە هاوپیشەکان تەڵی وەکو خزمەتی کە جەنابە کردوتە کە ینی ڕەنگەوەکو خزمەت جەنابە نێو کردبێ یا ئەم کەلیمێت پێ خۆش نەبێت کە منەڵێم خزمەت وەکو ئەرچێک وەکو کاک عومەر گوڵپی وتی وەنی وەکو ئەرچێک ئەرچی هەمومانە بەڕاستی ینی جەنابێت بە ئەم شەریحەیە ڕنگ نەکەین جایکەینەوە لە خۆمان بەڵام بەداخەوە بۆ حقیقەتی کە ئێستا لە کوردستانە هەیە وای لێ هاتووە چی بە هاوپیشەکان تەڵی چی بۆ سەرمایه‌دارانە ئەڵی کە ئەوانی ژۆکو ئێمە ئێستا سەیری ئەو بەرنمەیەکەن و ڕەنگە ئەوان بۆ لابردنی ئەرکی سەرشانی خۆیان بڵێن ئەی حکومت بۆ نایکە بەڵام خۆشتێکتان لە جیرفانە ئێوەش ڕەنگە ئەتوانە شتێ بکەن چی بەوانە زۆر ڕاستە قسەکەی بەڕێزە خۆی قەت ڕەنگە بە ئەفراد نەتوان لە شوێنی حکومت بگیرێتەوە چونکە حکومت توانا و دارایی و دەسەڵاتێکی بێشماری هەیە بە قیاسی هەموو فەردێک بەڵام معنای ئەوە نییە ئەگەر لە ماڵەکەی منە گڵۆب نەبوو مۆمیش دانەگیرسێنم با ئەگەر ڕووناکی گڵۆپێک بە دەرەوە نییە لە وڵاتەیە دەرحەق بەم خۆشەویست و کەم ئەندام من برایەنە با ئێمە مۆمێکی کزبین من ناتوانم مۆمەکە لە هیچ باشترە لە هیچ باشترە خەلا مۆمەکە لە تاریکیەکی بێڕووناکی باشترە ڕەنگە ئەگەر ئەم مۆمانە تعدادمان زۆر بێ و دەستخینە دەستیەکەوە برایان زۆر کەسەیە کە نیەتی باشی هەیە بەس بەڕاستی زۆر جار ڕەنگە نەزانێت لەکوێوە داخڵ بێ لەکوێوە خزمەت بکە لەبەر ئەوە ڕووی دەمەکەمە مامۆستا ئاینیەکان کە ئەوان لە زۆرینەی مناسبەتەکانە بە خزمەتی کۆمەڵەگەن و لەگەڵ کۆمەڵات تێکەڵە بن هەر لە وتارە ئاینەکانی ڕۆژی جومعە و غەیر و غەیری بەڕاستی مامۆستایانی بەڕێز مەفروض وایە هەموو جومعەیەک هەموو ڕۆژێک ئەم وەزعانە بیری هاوڵاتیان بخەینەوە کە بڵێن ئێمە توانین تاواوکەری یەک بین لە بۆنە و مناسبەتی جیاجیا و لەو حاڵانی کە پێات تێپەڕەبین ڕەنگە قسە جوانەکانی ئەوان بە حزوری خەڵکانێکی زۆر ڕۆژانە زەنگێکی بیرخستنەوە بێت ڕەنگە ئەم بەرنامەی جەنابێت چەند جارێ ببینێ بەڵام ئێمە هەموو جمعەیەک مامۆستا بەڕێزەکانمان لە مزگەوتی جیاجیا لە وتارە ئاینەکانە لە بۆنە کۆمەڵەکانە حەقا ئەم خۆشەویستانە بخەینە بەرچاو و داواکار بین دەست لە دەست بین برایەتی بنوێنین کە بتوانین خزمەتیان بکەین و بەهانایانەوە بین و ئەم شتە ڕزای خواشی تایە و ڕزای کۆمەڵ و خۆشەویستەکانە خۆش بێت. پاکێجێکی گشتیمان ئامادە کردووە دوای و پاکەجە پێما بێتتر کاکسامان قسەی خۆی بێت لەم پاکێجە ئاماژەمان بۆ یاوە کە ڕیزبندیەکمان کردووە کە لە جیهانە چۆنچۆنی مامەڵە لەگەڵ خەڵکی کەمەنداماکرێ و بەداخەوە لە کوردستانی شاد چۆنچۆنی فەر. هەر کەس لە ئەنجامی کەموکوڕیەکی جەستەی یان مێشک و دەرونی تووشی کێشەی ژیان بێت و کاریگەری بخاتە سەر هەموو ژیانی و جیاواز بێت لە کەسانی ئاسایی ئەم کەسە بە خاوەن پێداویستی تایبەت دەناسرێت. خاوەن پێداویستی تایبەت لە جیهاندا لە مافەکانی مرۆڤ دەکەوێتە بەرامبەر چەندین هاوکێشی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی کە هەریەک لەمانە دەبێت بەپێی یاسا هاوکاری گونجاندن بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان بکرێت. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی نزیکەی ملیارێک خاوەن پێداویستی تایبەت لە جیهاندا هەیە کە دەکاتە 115 دانیشتوانی جیهان لە 7 کەس کەسێک خاوەن پێداویستی تایبەتە. 180 خاوەن پێداویستیە تایبەتەکانی جیهان لە وڵاتە هەژارەکانن. بەپێی توێژینەوە زانستیەکان هۆکارەکانی کەمەندامبوون ئەمانن: نەکوتانی منداڵ لە سەرەتاکانی ژیان و گرنگی نەدان بە کوتانی منداڵە لە کاتی خۆیدا. هەروەها خراپەی سیستمی تەندروستی هۆکارە بۆ زیادبوونی ڕێژەی خاوەن پێداویستی تایبەت. یەکێکی دیکە لە هۆکارە سەرەکیەکان جەنگە. هەروەها برسێتی و خراپی سیستمی خۆراک لە کۆمەڵگەدا. بڵاوبوونەوەی نەخۆشی کە زۆرجار لە کۆنتڕۆڵی حکوومەت دەردەچێت. خراپبوونی ژینگە کە ئێستا کێشەیەکی جیهانیە. بەکارهێنانی مادە سڕکەرەکان و زۆربەی دەرمانەکان بەبێ ئاگداری پزیشک. ئەمانە و چەندین هۆکاری دیکە کە هۆکارن بۆ زیادبوونی ڕێژەی کەمەندامان. لە هەرێمی کوردستان زیاتر لە 100,000 خاوەن پێداویستی تایبەت هەیە، بەڵام لە وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی تەنها 81,111 کەس موچەیان هەیە. لە وڵاتێکی وەکو سعودیا موچەی خاوەن پێداویستی تایبەت نزیکەی 30,000 ریالە کە دەکاتە $800 ئەمریکی. لە وڵاتێکی وەکو ئەمریکا
نزیکەی 735 دلار موچەی کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە. ئەمە جگەلەوەی کە چەند وڵاتێکی پێشکەوت و خاوەن پێداویستی تایبەت لە ڕسومات و تیکتی گەیاندنی و هاتوچۆ و سینەماکان و گەلەریەکان دەبەخشرێت. لە دنیای دەرەوەدا دابینکردنی ژیان و بژێ و گونجاندنی خاوەن پێداویستی تایبەتەکان لە نێو کۆمەڵگادا ئەرکی حکومەت و ڕێکخرا و کۆمەڵگەیە. بەڵام لە دنیای ئێمەدا خاوەن پێداویستی تایبەت دەبێت خۆی بگونجێنێت لەگەڵ کۆمەڵگەدا و ژیانی خۆی دابین بکات. ئەگەرنا لە سووسێکی ژوورێکی تاریکدا دوور لە چاوی کۆمەڵگا چرکەکانی ژیانی دەژمێرێت. دەستان خۆش منەمێ تۆزێک بێمە لای ئێوەش کاک سەنگەربا من لە جەناب تۆ دەست پێ بکەم ئەو مایکە بگرە بەر لەوەی کە یعنی بچینە باسە گەورەکەەوە کە وەکو کاک سامان ئاماژەی پێیا بەداخەوە کە هەڵوێز لەم وڵاتە ئاواهیە ئەتوانی ینی بەرکەوتنیێکی خۆت و خەڵکم بەر لەوەی باسی حکوومەتکەین بەرکەوتنیێکی خۆت و خەڵکم بۆ باسکەی کە ئازیەتی یابی بەڵێ لە ناو کۆمەڵگەیە زیاتر ئەو بەرکەوتنانی کە کەمەندام ئەکرێت لەگەڵینا لەگەڵ خەڵکە ئەچیتە ناو بازارڕۆ چەندین جار ئاخ ئۆفەکرێ بۆ ئەوی ئەو کەسە بۆ کەمەندامە بەڵێ من کەمەندامە من لە کەسێکی لە مناڵێکی بچووکی ئەمە کۆمەڵگەیەوە هەتاوەکو سەرۆکی هەرێم هەتاوەکو سەرۆکی کۆمارەکەم پێ ئەڵێم من کەمەندام بەڵام تۆش مەعەرەزی بۆ ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان کەمەندام بیت من کەمەندام ڕۆژانێک ساغ بووم بەڵام ئێستا کەمەندام بەڵام تۆش مەعەرەزی بۆی کە کەمەندام بی ئەو ئاخ و وەیشە بۆ تۆش ئەکرێ بەڵام بە کۆمەلگا ئەڵێم تۆ لە جیاتی ئەو ئاخە بکەی هەست بە بەرپرسیاری بکە هەست بۆ بکە ئەرکێک ئەگەر من ئەرکێکم قورس بوو تۆ ئەوەرکە بۆ من تەواو بکەیت بی بە تاواوکەری ژیانی من باشە دەستخۆش کاک عومەر ئەمێ قسەیەک بە تۆ بڵێم ینی دیسانەوە گەر دەستکەین بەو جۆرە داخی کە لە دڵمانەیە بەرامبەر بە هاوڵاتیانیش و بەرامبەر حکوومەتیش ڕەنگە هەر درێژە پێدانی ئەو کاروانە بێت کە هەر ئاسنە ساردەکەی و بیوتی بڕوات هەیە تۆکۆی کە لە سێکتەرێکی حکوومیایی بڕوات هەیە کە بۆ نمونە ئەم کابینە تازای حکوومەت کە تشکیل دەکرێت وەرەقەیەکی سپی هەڵباتەوە بۆ تەشخیصکردنی ئەم نقصانی خۆی بەرامبەر ئەم شەریحەیە من ئومێ دەکەم کە کابینەی تازای حکوومەت و ئەندام پەرلەمانەکان کە متمانەیان وەرگرتووە بەو پێی کە ئەگەدار بووم هەموو لیستەکان تقریبان بەرنمەیان هەبوو بۆ خاوەن پێداویستی تایبەت قسەیان هەبوو هیوادارم کابینەی تازە کارکردن بۆ خاوەن پێداویستی تایبەت وەک استراتیژ تەماشاکە بودجەی تایبەتی بۆ ئاگاداری جەناب حساب بۆ حاڵەتە کراوە تا ئێستا من ئومێ دەکەم بەڵام ناتوانم دڵنیا بم ناتوانم بە چ ڕێژەیەک بزانم کە بەرنامەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان لە چه ئاستێکایە بەڵام بەش بە حاڵی خۆم من خۆم کارەکەم بۆ ئەوەی کابینەی داهاتووی حکوومەت بە هەر ڕێگەیەک توانیم بەرنامەی هەبێ بۆ خاوەن پێداویستی تایبەت و سمعی کۆمەڵگەکەمان بپارێزین چکە بەڕاستی کۆمەڵگە ناشرینە بێ وڵات ناشرینە بێ کاتێک خاوەن پێداویستی تایبەتە هەژارەکەی ئاتاجی شتە سەرەتاییەکانی ژیان بێ کاتێ بەناو شارێکی گەورەی وەکو سلێمانیا بگەڕی یا هەولێرا بگەڕی ببینی هیچ شوێنێک هیچ پۆینتێک هیچ دەرفەتێک بۆ ئینسانی خاوەن پێداویستی تایبەت نییە کە ژیانێکی ئاسایی بژی ئێمە لە 2 ساڵی ڕابردووە وەک بەڕێوەبەراتی گشتی سلێمانی تەڵان لەسەر ئەمانە زۆر ئیشمان کرد کاک دەروون یەک لەوانە کاک سامانیش خۆی بەشدار بوو خەڵاتی خاوەن بەهرە تایبەتەکانمان ڕاگەیان بۆی بە کۆمەڵگە بڵێن ئینسانی خاوەن پێداویستی تایبەت واتە ئینسانی پەککەوتە نا بەڵکو خەڵکیان تایە بە توانایە خاوەن بە بەهرەیە و ئەبێتە ئینسانێکی بەرهەمهێن ئەگەر هات و کۆمەڵگە و مؤسسات بەرامبەری ئەرکی خۆیان جێبەجێ کرد نمونەی لەوانەمان طبعا خەڵات کرد پاشان بەشی ئەندازیاری خەڵاتەکە مادی بوو معنەوی بوو هەردووکی بوو مادی و معنەوی طبعا معنەویەکە بۆ ئێمە گرنگ قسەکەم وایە بە جیرفانی بەتاڵەوە خەڵات و هەردووکی جێ بگرێت نە بە خۆشحاڵیەوە هەردووکی بوو باش ئەرکێکی ترمان بەشی ئەندازیاریمان ڕاستپات بە دوواداچوون کا بۆ بینانی کە لە ناو شاری سلێمانیا دروستەکرێن بزانێت تایبەتمەندێتی خاوەن پێداویستی تایبەتیان ڕەچاو کردویان نا بەداخەوە تەنها لە ساڵ 28یان هێندێ بینای مۆدێرن نەبێ مۆڵی مۆدێرن کە دوانسیانێکن لە سلێمانیا دروستکراون وەکو پێویست ڕەچاویان کردووە زۆرینەی زۆری بە بینا حکومیەکانیشەوە ڕەچاوی ئینسانی خاوەن پێداویستی تایبەتیان نەکردووە تەنانەت بە مزگەوتەکانیشمانەوە بە خوێندنگاکانیشمانەوە ئەگەر ئینسانێک لەسەر عەرەبانە بێت گۆچانێکی بەدەستەوەیە چۆنی هاتوچۆی ئەو شوێنانە بکات چونکە هەمووی ئەمانە پێوەری هەیە ستانداردی هەیە یعنی ئەو
ئەو ڕێرەوە دەرگاکە چەند بەرز بێت چەند فراوان بێ عەرزەکە سفت بێ یاخود زبر بێ و مەسەلەن ئەو تەوالێتانە ئاستەکەیان چەند بێ بۆ کورتە باڵا بۆ ئەوانەی نابینن کە مەسەلەن بە برایل لەسەر شوێنەکان نووسرا بێ بۆیە هەموو ئەوانە بەڕاستی لە کوردستان ئێمە پێویستمان بە ڕاچڵەکینێکەیە چ وەک حکوومەت و دامەزراوە وەزارەتی پەروەردە شارەوانی تەندروستی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی دارایی ئەبێ پارە تەرخانکە ناکرێ و نابێ کاک دەروون منەمەوە ئەوە عەرزی جەناب بکەم بە هیوام کاک ڕێباز بیبیسێ ناکرێ و نابێ دایکی مناڵی نابیست 6 دانە دایک دوێنە هاتوون بۆ لام کە بۆچی پاسێک نییە هاتوشۆ بە مناڵەکانیان بکە خۆیان یەن دەستی مناڵەکانیان نەگرن یەنە پاسی بازار ئەگەنە پەیمانگاکە مناڵەکەیان دانێن لە خوێندنگەکە خۆیان لە سوچێکی خوێندنگەکە چاوەڕێەکەن هەتا مناڵەکەیان خوێندنەکەی تەواوەکە دەستی مناڵەکانیان نەگرن و بە دووسێ گەڕاشتاشنەوە ماڵەوە ناکرێ عیبە ئەمە بۆ هەرێمی کوردستان یعنی هەرێمی کوردستان ئێمە هێندە پارەمان نییە لە داهاتی نەوت لە بودجەی گشتی ئەم وڵاتە دوو پاستەرخانکەی بۆ پەیمانگایە کە لە سلێمانی هەتە لە کاتێکە لە هەموو ئاستی پارێزگای سلێمانی لە خانەقین هەتاوەکو چەمچەماڵ بەزە و پەیمانگە دەیە ئەبوو 5-6 دەبووە ئەبوو لەگەڵ هەموو خوێندنگەیەکی ئاساییە وەزارەتی پەروەردە ئەرکی پەروەردە و فێرکردنی مناڵی نابیست و نابینا بەخۆی بسپێرێ لە نێوان وەزارەتی کار و وەزارەتی پەروەردە مناڵی نابیست و نابینا بەجێ ڕاو بۆ یەکی دوو پەیمانگا لەناو چەقی پارێزگاکانە هەیە ناکرێ خێزانێک لە قەڵاتجێەوە ماڵی بێنێتە سلێمانی بۆی مناڵەکەی فرسەتی خوێندنی نابینای دەستکەوێ نابیستی دەستکەوێ هەمانە نمونەی لەو جۆرە لە دەربەنی خانەوە ماڵی هێناوەتە سلێمانی بەس بۆ ئەوی مناڵە نابیستەکەی بچێتە خوێندن ئەمە قەیرانە ئەمە کێشەی گەورەیە بەداخەوەڵا هیوادارین گوێتان لێ بێ و بەڵام وەکو ئێمە سەیری نەکەن و بڵێن وەڵا بەرنامەکەوا بوو حەلتانە سارێکی درع بفرۆشن بێن بە دەپاس مایکەکە لای چ بەڕێزەکە گەربی بە بەڕێزێکی تر من پێم خۆش بوو ئەفوو قسە چییە؟ سواز بۆ بەرنامەکەت دەست خۆش بێت ئێمە گلەی لە هاوڵاتیەکەین من وە خۆم سەفرێکیان لە گەڕک کۆمەڵی خەڵکی گەڕە کۆبوونەوە کێشەیەکمانە بوو چون بۆ لای بەرپرسێک لەم شاری سلێمانیە بنیان کرد بەوەی کە قسە بکەن و باسی کێشەکەی بۆ بکەم لە قاتی دووتی بە ئاوام لێنە سەرەوە ئەو کەسێک کە نردوێ خوارەوە پێمان وت بکاکە من لەسەر عەرەبانی کەمەدا هەر حەزەکەم دەمەچاوی ببینم بەس بێتە خوارەوە دەمەچاوی ببینم حەزەکەم چاو چۆنێکی لەگەڵ ئێستا شەو ساژ نهاتە خوارەوە دوایی دوو برادر لەوانی کە لەگەڵ مامۆ بە عەرەبانەکە ببێنە قاتی دوو کە چوم اینجا ئیحراج وەستاوە بەرەوە بینم تۆ بۆ هاتیتە سەرەوە ئەی منیشی سانم حەزەکەم بتبینم یعنی بەرپرس نەتوانێت نەیەتە خوارەوە بتبینێ من چی لە هاوڵاتیەکەم هاوڵاتێک ناوەسیە نابینایەک پەڕێتەوە کێشەکە لەسەرەوەیە کاک دەرو کێشەکە لە هاوڵاتیان نییە کێشەکە لە حکومەت و دەسەڵاتە باشە کاک عومەر باسی ئومێدی کرد ئومێدێ بەم کابینە تازەیە هەیە وەڵاهی ئومێد نازانم چۆن ینی زۆر بەڵێنراوە زۆر من ڕێزمەیە بە قسەی مامۆستا زۆر بەڵێنراوە بەڵام هیچی جێبەجێنە ئێمە لەوانەی برادران زۆر نەزانن سەفەریشان سەدانی شوێن مەعاشەی کە هەتا ئەو 120,000 کە حکومەت بڕێتەوە ئەگەر هەمومانی هیچ بیا بەشی چی دەکە بێن بەچی نازانم من سێ مناڵی تەلەبەم سێ مناڵی تەلەبەم هەیە بێن بەچی بۆ مناڵەکە زارە قسەشەکە کاکەم ئەفومکە ئەو 120,000 لە 2013ەوە بۆ کەس تەرخان نەکراوە یعنی لە 2013ەوە هەتا ئەمڕۆ کە 5 ساڵەکە ئەوەی لەدایک بۆ بە کەمەندامی ئەوەی بەهۆی ڕووداوێکەوە بۆتە کەمەندام و خان پێداویستابێت 1 دیناری بۆ تەرخان نەکراوە بەس پێم بڵێ حکوومەتی هەرێم یعنی چۆن ئەکرێ وەزارەتە پەیوەندیدارەکان بە چ پاسایەک لە 2013 و 2014 تەرخانکردنی پارە ڕاگری بۆ ئینسانێک کە ئەبێتە کەمەندام من یەک هاوڵاتی هاتە دایرەکەمان لە سلێمانی وتی ماوە سامر من تا ساڵی مانگی 4 ساڵی پار یعنی 2016 بەدەستی خۆم کرێکاریم کردو منەتی کەسم نەزانیوە بەڵام بۆ هۆی ڕووداوێکی هاتوچەوە ئێستا وەگەم بینی هەردوو قاچم لە دەستداوە لەسەر ئەم عەرەبەیانم کرێچین 4 مناڵم هەیە ئەی نابێ ئەمە ئەم کۆمەڵگەیە وەڵامێکی ئەم ئینسانە بداتەوە بزانێت چۆن ئەژی بەچی بژی چاوەڕێ بکەین خاوەن پێداویستە تایبەتەکانمان کەمەندامەکانمان کەڵ خێریان پێ بکە زەکات و سەدەقەیان باتێ ئەوە باشە بەڵام کاتێک حکوومەت ئەرکی خۆی بەرامبەریان بەجێهێنا شتێکی باشە منەزانم کە کۆمەڵگە لە ناو خۆیانە بێ کۆمەڵگەیەکی تەواوکار بێت کاک زاهیر چی بکەین چی بکەین ینی ئێستا لە ناو قۆڵایی بابەتەکەین ئێستا لە ناو ئەوین کە ینی ئەگەر نەی شارمەوە منیش بێ ئومێدم بەڕاستی چی بکەین ئەو بەڕێزە قسەیەکی باشی فەرموو
فەرمووی ئێمە چاومان لە دەسەڵات و حکومەتە چونکە داهات و دەستکەوتی ئەم وڵاتە لە دەستی ئەوانەیە خۆ بێ ئەو دەستەی کە وەرەگرێ بە دەستێکی کەس خەرچکات من دوو نمونەم هەیە لەسەر دوو کەم ئەندام بووی بزانی ئەوان چەند بەغیرەتن ینی ئەوان کە دەنگیان لێ بەرزبەوە لە شدەتی حاجەتایە گیناغیرەتی زۆر گەورەشکە بن پیاوێک هەیە ناوی مەلاحسێنە خەڵکی کەلارە نابینایە ئەم پیاوە کۆڵبەرە کۆڵبەرە مناڵی هەیە هەر جاری مناڵێکی دەستێگرێ ئەگەر ئینسانێک بە نابینایی بتوانێت کۆڵبەری بکە و نان پێیا کاتەوەنەوە ڕستەیەکی زۆر خۆشیە بوو ئەو من هەرچی سوالکەری وڵاتە هەموویم ڕسوا کردو منێکی نابینا کە بتوانم نانی خێزانێ پیا بکەم ئەو بۆ بە چاوی ساغەوە دەستپان نکاتەوە پیاوێکی کە هەیە ناوی کاکسەرکەوتە خەڵکی کفریە کورتە باڵایە باڵای ڕەنگە لە مەتروشتی وایە بێ کاکسەرکەوت ئەویش کۆڵبەری کردووە ئەژ لێ توانم تەنها 10 کیلۆ هەڵگرم و ئێستا حالێن کاکسەرکەوت سایق تەکسیە ینی من بەداخەوە ئێڵم لە وڵاتێکی نەوتی وڵاتێکی دەوڵەمەند خەڵکێکی کەم ئەندام بخێنە ژێر باری وا قورسەوە کە بە نابینایی کۆڵبەری بکە یا بە کورتە باڵایی بێ بە سایق تەکسی من بەداخم ئێمە کاڵین کەم ئەندام ئەی بۆ کەم مەعاش لە پاڵیان بەعکسەوە مەفروض وایە مەعاشی کەم ئەندام لە ئینسانی ساغجەستە زیاتر بێت چونکە ساغەکە هەوڵی پێ ئەیرێ کۆشی پێکرێ پێی پیاکرێ بەڵام ئەم کۆمەڵی پێویستی نەواقسی کەی هەیە کە ئەم ناتوانێت دابینیکە من دائما نیدای من یەکەم بۆ دەوڵەتە بۆ حکومەتە بۆ ئەوی هەموو ئەم بەڕێزانە ماف و حەقی خۆیان لەوان وەرگن بەڵام لەگەڵ ئەوشا بە هاوڵاتیان و بە دۆست و برا و ڕەفیق و هاوڵاتیان ئەڵێم خۆشترین و نزیکترین ڕێگا بۆ خێر و بۆ خۆشەویستی دروستکردن چوون بە پیر کەم ئەندامان و نەبووان و کەم دەستانەوەیە ئێمە هەم بەم تەریقی خۆشەویستی کۆمەڵ دروستەکەین لە ناو خۆمانە هەم بە تاکید ئەمە لای خواون نییە با هەموو دەست لە دەستکەین با هەوڵ بین و لە هەموو کاروی ڕۆژانەمانە ئەمانمان بیر بێت دەستخۆش لە نیاخانی وەکو دەروونزانەکان وەکو توێژەری کۆمەڵایەتی هیچ مەسەلەن بەشداری هیچ کەمپینێکی ئەم بەڕێزانەتان کردووە یان ینی شەریکی خەمەکانیان بوون بەدڵنیایی ئەتوانم بڵم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زۆر جار هاوسۆسترن وەکو لە حکومت لەگەڵ نابیستان یان کەم ئەندامانیان خاوەن پێداویستی تایبەت وە زۆربەی جار ئەو دەنگانی کە ئەوان هەڵیە بڕن ئەتوانم بڵم پاڵپشتێکی سەرەکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە کە ئەچێتە پاڵدەنگی ئەوان یان زۆر جار نەتیجەکە قەڵەمەکەی داناوە بڵێ منۆ ڕێکخراوەکەم داخم لە بروی جۆم لێ ناچیان دەستبەرداری ئەو پارێ ئەجەندای ئەو ڕێکخراوە بەڕاستی ئەو ڕێکخراوە ئەجەندایەکی هەیە کە ئەو فیئەی کە خزمەتی پێکایە ئەو پرۆژانێک کە هەیەی بۆ فیئەیەکە ناتوانێت لەوە زیاتر باز بات بەڵام ئەتوانم بڵێم لانی کەم توانیوانە هاوسۆز بن یان لانی کەم ئەتوانم بڵێم هاوفکر بن لەگەڵ داوا و خواستەکانی ئەوانە بەڵام نامێ بەڕاستی دوورکەمەوە لە بابەتی هاوڕێیانم کە ئاماژیان بۆیە کە معاشیەکێک کە لە هەرە سەرەکی ترین کێشەکانی خاوەن پێداویستی تایبەت بۆچی وەکو لە راپۆرتەکەی خۆشتانە ئاماژەتان پێەیە و من خۆشم لەوێ ژیاوم لە ئەمریکایە لە سایە 65 بۆ لە سایە 75 موچەی کەسێکی ئیشکرد ئەدرێ بە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بەبێ ئەوەی ئیش بکات زۆر جار هەمووتان ئەو کەیسانەتان بیستووە کە کوردێک یان کەسێک ئەچێتە وڵاتێکی ئەوروپیە ئەمریکا حەزەکان خۆی بە دیسەبڵ لە قەڵەمبات بۆ لەبەر ئەوەندە ئیمتیازات زۆرە بۆ خاوەن کەسایەتی پێداویستی تایبەت حەزەکە بڵێ من خاوەن پێداویستی تایبەتم لەبەرەوەی ئۆتۆماتیکی شوێنی نیشتەجێبوونی هەیە ئۆتۆماتیکی ئیژنەکان معاشی هەیە ئەو ئۆتۆماتیکی بیبی تەندروستی هەیە بەڵام لێرە ئەگەر خاوەن پێداویستێکی تایبەت ئەو 120,000 کە نیشە ویان بە چەند مانگێک جارێکیشە وەری بگرێت چەنی بەشی دەرمانەکەی بکات چەنی بەشی هاتوچۆی بکات چەنی بەشی ڕەفاهێت بکات چەنی بەشی ئیلتیزاماتە خێزانیەکانی بکات بۆی ئەتوانم بڵێم بەڕاستی هەموومان لەپاڵ ئەو ڕائەن کە باشکردنی باری گوزارانی ئەوان بە کردداریە زیاتر وە دوای ئەو نەفسیە و تەوعێکردن یەک پاکێجمان ماوە بینەری و پاکێجا بین و دوای ئەوە دەسەکەین بۆی کە بزانین ئایا چارەسەرکریا ئێمە شەردانیشین بە دیار ئەم خەمانەوە و بەرنامێکی بەر من کێسە لای ئەم پردەوەستان بەڕاستی نازانم شوێنەکە ئەزانم زادێ شەڵستێ بەڵام ناتوانم بزانم کە بە تاکید ئێرە کوێ بۆی من بپەڕێمەوە کاتێ بە پیاداگەمە شوێنە بینم بەعساکە نەزانم کە ئێستاکە ئەوە ئامودێک لێ بەڵام هیچ ئاماژەیەک نییە بۆی کە من بزانم لێرانە کە دەستم بە ئامودەکە بنێم بزانم ئێرە کوێ و بزڵەبێت خەتێکی بڕایل بۆ ئێمە کە بنووسێ لەسەری
پردی فلان شوێن یان بەرامبەرەکەی کوێ مووقعەکە بنووسێ کە هەر ئەگەر بە لەحین بکرێ ئەو پەڕی دەپی تێکە دەتوانین لێرانە بەڕاستی بتوانین بخوێنەوە و ئاسانتر بۆ ئێمە بێەوەی پرسیار لە کەسێک بکەین خۆمان ئازادی خۆمان بەڕاستی یەکسەری پەڕینەوە. سەرڕایەوەی لە دام و دەستگاکانی حکوومەت هیچ سیما و هێمایەک نییە بۆ کەسانی خانەپێداوی تایبەت بەڕاستی لە مۆڵەکانیشدا هیچ شتێک نییە بۆ کەسانی خانەپێداوی تایبەت هەم لە ڕووی ڕەمپە و هەم لە ڕووی جادەی زبری یان ڕێڕەوی زبری. من ئێستا کە لە مووقیفی پاس وەستاوم بەڕاستی ناتوانم پاسەکەم بزانم کەی دێ و چۆن ڕای بگرم. من ئێستاکە لە ناو بازاڕی هەولێرم بەڕاستی هیچ پێداویستەکانی خەڵە پێداویستە بەدەکان نییە لە ڕێڕەوەکان وەکو خەتی زبری وەکو ڕەمپێک تەنانەت کە من نابینام لێرە هاوڕێکانم ئەگەر بنمونە هەمومان خەڵە پێداویستە بەدەکان بین بە دڵنیاوە ئەستەم و زەحمەتێکی زۆر بۆ ئێمە دروستە بێ. بە حکمێک کە من ناتوانم ببینم ئەو کەسە قاچی نییە یان کورتە باڵایەک هەموو خەڵەپێداویستەکان ڕێک گرفتمەوە دروستە بێ. من کە وەکو خۆم کە لە ناو بازاڕم بە زیرێکی خۆم یان بە هەست کە لەگەڵ برادەکان هاتووکن ئیدی شارەزا بوومە. بەڵام بازار بۆ هەموو کەسێک هەیە بەڵام بۆ ئێمە بەڕاستی نامۆرتاحێکی زۆر ئەبینین کاتە دێنە بازار بە حکمێک کە ڕێڕەوەکان هەمووی عارەبانە و بەرزایی نزمایی کۆمەڵێشێت ناتوانین بەڕاستی بە ئارامی خۆمان بازار بکەین. دووبارە بەداخەوە ینی سیرەکەی ینی من پێم خۆشە بینەران وەکەوەی کە ڕۆژانەش خەڵکی وڵاتەی بینێت ینی سیرەکەی نە بازار بۆ ئەم بەڕێزانێ نە مارکێتەکان بۆم بەڕێزانێ نە پەڕینەوە بۆم بەڕێزانێ نە حکومت بۆم بەڕێزانێ نە ئینسانی باش وەکو پێویست بۆم بەڕێزانێ ینی بەڕاستی ئەتوانم بڵێم ئەم بەڕێزانە لەم وڵاتە لە زیندانێکی محتەرمی شانین بەڕاستی. کاک عومەر پێشوی بێمە لای تۆ بزانم ئێوە چ بەڕێزێک لە ئێوە قسەیەکی ترتان هەیە؟ خانم تۆ فەرمووجانەوە. زۆر سپاس. من ئەمە لەسەر چەند خاڵێک ژیانی ڕۆژانەمانە تۆزێ بە کورتی لە بەری وەختی بەرنامەکە. باسی سەرەکی حکومەت تقریبان 4 ساڵەوە پێش لە هەڵەبجە لە یادی هەڵەبجە بینیمان یەکێک لە برادەکان وتی کاک نێچیر ئەمان ناسی ئەمان بینی وتی ئەی چۆن ناتان ناسم چۆن ناتان بینم ئەی بۆ نامان بینیت بۆ هەوڵ نایمان بینی وعدی پێین کە لە نزیکترین دەرفەتا بمان بینێت 4-5 ساڵەوە پێش تا ئەم لە حەزەیە مەکە لە تەلەڤیزیۆنە ببینین نەمان بینیوە. ئەمە خاڵێکی تر هەیە کە لەوانەیە مامۆستا عومەر لە ئەگەر ئاگادار بێت دوێنێ لە ڕێکخراو لە یەکەتی کەمەندامێک لە کەلار هات بۆ لام وتی من موچەی خانە نشینیم هەیە بەڵام موچەی کەم ئەندامێکە تاوان ئەوە هەیە کە ئەو کەسی فەرمانبەر و کتێبە خۆم فەرمانبەرم موچەی کەمەندامەکەم 600,000 دینارە نەک 120,000 دینار وتی 600,000 دینارەکەم بڕاوە ڕۆشتم وەری گرم وتوانێت لە بەرەوەی تۆ موچەی خانە نشینی دەیە ئەو موچیت بڕاوە کە ئەمەش بەڕێی من ئەمە غەدێکی ترەکە لە کەمەندامە کرێت 600,000 دینار باوەڕە بلانێ بەشی مەسەفی دوو ڕۆژ نەکات. ئەوە هەیە خاڵێک ترمان کە هەیە من بۆ ئەو برادەری کە پێشتر لە شەقامەکە دەستی ئەو نابینایی نەگرت بیپەڕێنێتەوە مشکلەکەی ئێمەوەیە لە کۆمەلگایەکە پەروەردە بووین بۆ خۆ دەرباسکردن لە دۆخێکە تی ئەەکەوین پەنا ئەبێنە بەر ئەوەی با نەڵێم درۆەکەین بەڵام پەنابێنە بەرەوەی کە ناڕاستگۆ بین بە تەنیشتی نابینەکە ئەڕوات پرسیاری لێکاڵە بۆ نەپەڕانەوە ئەڵێ نەمبینی ئەمە خۆ دەرباسکردن لە دۆخێکە بەڕایی من شەرمەزاریەکە لێوە کەسێک بتوانێت هەر ئەرکێبێ نەک دەستی نابینایەک بگرێ دەستی کەمەندامێ بگرێ پاڵ بە عەربانی کەمەندامێکەوە بنێت هەر کارێک بتوانێت بیکات نەیکات شەرمەزاریە دەسواس. کاک زاهیرجان دوا قسە چییە چی بکەین بە کورتی؟ دەنگم بەرزکەمەوە من لە خۆمەوە دەست پێکەم هەموو ئەو شوێنانەی کە ئیشی تیاکەین بە هەرچ نەوەک بێت ڕەچاوی حاڵی کەمەندامی تیا بکرێ من لەم 3 ساڵی ڕابردووە 2 پرۆژەم دروست کردووە هەموو کەم ئەندامانەتوانن سەردانی بکەن زۆر بە احتیمامەوە ڕەچاوی ئەم نقطانەم کردووە کەمەندامێک دەتوانێت بە تاوەتی لە هەموو بەشێکی بازاڕەکان ما بسوڕێتەوە بەبێەوەی محتاجی یارمەتی کەس بێ. یەکێک لەوانە بازاری ئازادی میلیە کە 12,000 متر مربع ئەتوانێت نابینای بێتە ناوی گۆچانەکە فڕێ باوتیا بسۆڕێتەوە هەرچەند بیناکە دوو قاتە بەڵام لەگەڵ هەموو شوێنێکی فلاتم کردوەوە لەگەڵ ڕووی ئەرزەکانە
بۆ ئەوەی ڕەچاوی ئەو بکەم کە ئێمەی ساخت تەنها کەس نین لە شاراژین هاوکار بین لەگەڵ دۆستە کەم ئەندام و نابیناکانمان تەلارێکی کەم لە جادەی کاوە ئێستا لە تەواوبوونایە بە ناوی بابە گەورە نۆقاتە هەموو کەسێک بۆی هەیە ئەم برایەنە ئەم کەسانە سەردانمان بکە و تا قاتی نۆ هەم بگا بەبێەوەی کە زیارمەتی بە تکام وایە هەموو کەسێک کە ئیشەکات هەر بیری خۆی نوێ بابیری یەکتریمان بێ و من دەنگێکم هەیە بۆ ئەو برایانی کە شۆفێر و سایق و سیاراتی تەکسی بەکارهێنن بۆیان هەیە سیارات هەیە نەقلی ئەو کەسانەکە کە لەسەر کورسی تایەدارە خەڵک هەیە ینی کەم توانایە خەڵک هەیە کە لەسەر کورسیە بەڵام پارەدارە ئەتوانن ژیانیان بۆ دروستکەن ئەتوانن بیان گواستنەوە دەرامەتێکی باشیشە بۆ ئەوان لە باتی ململانێ لەگەڵ هەزارەها خاون تەکسی کیا بکەن ئەو چەند سیاری کە ئەتوانی ئەمە بکە داهاتی زیاترە خزمەتێکی گەورەیە خێرێکی نەبراوەیە ئەمە و نمونەی ئەمە زۆر بابەتی کە هەیە کە ئەتوانین خزمەتی بکەین و سۆزی خۆمان بنێنین دەست خۆش دووبارە سواز بۆ هاتنێ لە نیاخان دوا قسەت بە کوردی من پێم وایە پێدانی مادەم ئێمە هەمومان لە حکومەت بێ ئەمەلین و هیوایەکمانیە کە ئەوان باش گوزەرارێکی باش بۆ ئەوان بەڕەخسێنن پێویستە ئێمە خۆمان لە جێگەی خوبەدانێ فرسەت و هەل بۆ ئەوان دروستکەین ئەگەر ئێمە خاوەنکارێکین ئەگەر لە ڕێکخراوێکی نسبەیەکمان هەبێت بۆ خاوەن پێداویستی تایبەت کە لەلای ئێمە تعین ببێ بۆ نمونە من ئێستا ڕێکخراوم پێشەکەت کە دووسێ پۆستی زۆر باشی بۆ خاوەن پێداویستی تایبەت داناو وە ساڵ دو ساڵیشە لەو پۆستا ئیشەکە دوو بژێوی ژیانی خۆیان و خەزانەکانیان لەوەیە بەدەستنەهێنن و من خۆم وەکو شەخص دوومان پێش ئێستا گەورەترین ئیڤنتی بزنسم کردو لەسەر ئاستی کوردستان و عێراق کە نوێنەری 300 کۆمپانیای بواری بازرگانی لێ بووە لەوێیە 4 کەس سپیکەر و قسەکەر بە دوو کەسیان زۆر بە یەکسانی دوو کەسیان خاوەن پێداویستی تایبەت بووە کە لەوێیە بێن پرۆژەکانی خۆیان تەڕحکەن لە بەردەم کۆمپانیەکانی بواری بازرگانی کە بێمەلی حکومەتە کەرتی تایبەت کەرتی تایبەت ئەتوانێت بێتە بەدیلێکی زۆر باش و هاوڵاتیان و ئەتوانن ببنە جێگرەوەیەک بۆی کە فرسەت بن چکە تۆ فرسەت و هەلتدا بە ئەو ڕەنگە ڕاستە ئەو قاچێکی بەڵام خۆمێشکی زۆر زیرەکە و زۆر باش ئیشەکات ئەتوانێت ئیشێکی باش بکات ئیشێکی ئۆفیسی بکات بۆیە ئەگەر ئێمە فرسەتمانیا باوان ئەوان ئەتوانن خۆیان دروستکەن و ئەتوانن بێباک من لەو هاوکاریە دەرەکیانێن کە لە حکومەتیا لەسەر چاوێکی ترەوە دێت دەستخۆش کاکۆمەر دواخسە من بێهیوانیم بەڕاستی چکەم وڵاتە وڵاتی خۆمانە و نابێت تەنها وڵاتی خاون هێزەکان بێ هێزەکان مەبەستم بازووە و بێ وڵاتی هەموو خاون پێداویستە تایبەتەکان بێ وڵاتی نابیناکان نابیستاکان مناڵانی ئۆتیزم بێ و بێ عسای دەستی ئەوانە بێ کە پێویستیان بە گۆچانە ئومێدەوارم کابینەی داهاتوی حکوومەت یاریێمی کوردستان یەک لە خاڵەکانی کارکردن بێ بۆ ئەوەی کە کوردستان بە هەموو سێکتەرەکانیەوە هەرێمی کوردستان هەموو شوێنێکی خاوەنی ژیان بێ بۆ ئینسانی خاوەن پێداویستی تایبەت قرس نییە لە ڕاستیە تەرخانکردنی بودجەیەکی زۆر گەورە زەبەلاحی ناوێ یەکەم وشیاری ئەوێ و چونکە ئەو کەسانی لە ئاستی بڕیاران چ لە پەرلەمان چ لە حکوومەت ئەوێ لە ئینسانی خاوەن پێداویستی تایبەت و خواستەکانی و پێداویستەکانی تێبگەن پاشان ئیمکانیاتی پێویستی بۆ تەرخانکەن و سێەم کە حکوومەت ئەمەی کرد ئۆتۆماتیکی کۆمەڵگەژەکەوێتە سەر ئەو ڕێگەی کە پێگە بدا بە ئینسانی خاوەن پێداویستی تایبەت وە بە ئەرکی سەرشانی خۆی هەستێ بەرامبەر بە ئینسانی خاوەن پێداویستی تایبەت دەستخۆش کاک سامان لە ئازارەکە تێگەم لە ناخە تێگەم لەو قسانە تێگەم کێتە دەرەوە کە بەشێکی قسەی حقیقەتی ئینسانیەتە نییە بەڵام ئیتر ئینسان لە بغزا لە لەو تووڕێی کە تایەتی ڕەنگە و جۆرە قسانە بکات قسەی ئەخیرە چییە و ئەتوێت چی بڵێ لە کۆتاییە من لە کۆتاییاڵین ئێمەش ڕۆڵی ئەم وڵاتین ئێمەش لەم نیشتیمانە گەورە بووین حەقی خۆمانە لەم نیشتیمانە خۆش بژین وەکو ئینسان بژین بەڕاستی و ئەو خەڵکانەشی کە ئەچنە پلەیەک کە بۆی کە خزمەتی حکوومەتێک پێگەین و خزمەتی خەڵکەکەیان بکەن من پێم وایە ئەم چین و توێژە لە پێش هەموو چین و توێژەکانی ترێ خزمەتیان بکەن داوا لە حیزبە سیاسیەکانەکەم با مەرجیان بۆنە ناوچوونە حکوومەت ئەوە نەبێ فلان و فلان وەزارەوەگەن مەرجیان ئەوە بێ بۆیە مە ناو حکوومەت بۆی خزمەتی کەمەندامان بکەم بڕوان پێ بکەن جوانترە بن شایستەترە بن گەورەترە بن لە بەرچاوی خەڵکە بە ئەو حیزبی کە ئەچێت حکوومەت بڵێ من ئەو وەزارەتەمێ کە خزمەتی کەمەندامەکە چونکە ئەمێ خزمەت بۆ چین و توێژە بکەم و دواتریش دەنگی یەکەم وێنێ لە کوردستانە من بەڕاستی وەکوتم بێهیوامەوە هیچ چکالەبەری هیچ خزمەتێکمان نبینی لە ماوەی ئەم 19 ساڵی کە لە حکوومەتی هەرمی کوردستانە تەنها بەڕێکردنی ژیان و خەڵەتاندنی ئێمە و خەڵکی داما و خەڵکی فەقیر و هەژار نەبێ بەڵام لە کۆتاییە
هەر ئەبێ ئەم زروفە چاگرێ هەر ئەبێ ئەم خەڵکانە لاچن خەڵکانێک بێن کە بڕوان بە بەم چین و توێژانە هەبێ بڕوان بە ئینسانی بوونی ئێمە هەبێ بڕوان بۆ بێ چۆن مناڵەکەی ئەژی لە قوتابخانەیەکە کە ساڵانەکەی $1,000 بڕاشی بۆ بێ کە مناڵێکی کەمەندام ئەبێ لە قوتابخانەیەکە بژی کە ڕەمپایەکی 10,000 تیا بێ بەڕاستی هەر ئەو بڕوان هەبێ بەسە بۆێمە دەستەکانە خۆش منیش لە کۆتاییە جان فەرمو کاکزایت بە زۆر بە کورتی جار خەڵک لە بیستن و بینینی شت زۆر تێنەگا من دەنگم هەیە بۆ هەموو کەسێک بۆ هەموو خوشک و براو ئەوانەی کە گویان لە منە لە ناو ماڵەکەی خۆتا بۆ 2 سەعات چاو و بەستەرەوە بۆی هەستێکی ڕاستی و هەبێ بەرامبەر نابینایە بۆ 2 سەعات دەستێکە هەڵپێکە با ئەو دەستە و لە کاران نەبێ بزانە چەند تۆ گۆڕانکاری لە ڕۆح و لە گیان تا دروستە بێت هەروەها هەر پارچەیەکی لەشیکە بۆی اینجا لەو دوا بەواجب هەستی بەرامبەر ئەم کۆمەڵ و توێژە و بەڕاستەقی نەتێکۆشین بۆ ئەوەی کە ژیانێکی جوانیان بۆ دەستە بەرکەیت دەستەکانە خۆش زۆر نمونەیەکی باش بوو نیش لە کۆتاییە بەڕاستی ئەگەر ڕازگویانە قسە بکەم دوور لە میدیاکەم و دوور لە پیشەکەم منیش جۆرێک لە بیهۆییم تیا دروست بوو کە بەڕاستی ناتوانانی قەناعەت بۆ ئایندە باشە بکەی ناتوانانی ئایندە بۆ ینی بڕوا بۆ ئایندێ بکەی کە ئایندێکی باش لە بەردەمی ئەم چین و توێژایە بۆیە من هیوادارم هەمووکو تیمی بەردامەکەم هەمووکو خۆمەکو میدیاکارێک هیوادارم لەو داوا ئاسان و سادەی کە کاکسامان باسی کرد بە فرۆشتنی 2-3 سیارە لە سیارە گرانبەهاکانتان ڕەنگە هەنگاوێکی باش بێ بۆ دۆخی ئەو گۆچانشکاوە و عەرەبانشکاوانی ئەم چین و توێژە و هیوادارم بەرپرسانی باڵیان حکومەتە لە سەرۆکایەتی حکومەتەوە تا خوارەوە بە چاوێکی جددیەوە سەری ئەم بەرنامەیە بکە و بۆ لەحزەیەکی وەکو کاکزایر باسی کرد 2 سەعات چاوتان بەستنەوە لە ماڵەوە بۆی کە لە ئازاری نابینایەک تێ بکە کاتیش